سەبارەت بە برسێتی دۆخی مرۆیی غەزا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز سلەیمان بەشارات بەڕێوەبەری سەنتەری یبوس بۆ توێژینەوە و شارەزای کاروباری فەڵەستین و ئیسرائیل لە ڕامەڵاوە لەگەڵماندایە. سڵاوتان لەبێتۆم کاتتان باش. ئەتوانین بڵین دۆخی غەزا ئێستا گەشتوتەوە ئاستی ئەگەر بەهانایەوە نەگەن خەڵک لە برسامرن؟ نعم، تحية لكم والمتابعين. بەڵێ سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس بە کاتێک باسی کارتی غەزا دەکەین. من پێویستە بەر لەوە نەخشەیەکی زانیاری لەو بارەوە بڵێن بەر لەوەی کە شەڕەکە دەست پێ بکات. ئیسرائیل ئێستا غەزای گەمارۆ داوە. ئەم گەمارۆیە غەزا لە ساڵی 1970ەوە دەستی پێ کردووە. ئێستا ڕێگە نادەت هیچ شتێک بە کارتی غەزا بگات لە پێداویستی سەرەکی و خۆراک و هەموو ئەو پێداویستیانی کە پێویستە بە ئاسایی بە کارتی غەزا بگەین. تەنیا ئەوەی ڕێگەی پێدەدرا ئەوە بوو کە ڕۆژانە 500 بار هەڵگری هاریکاری بگات. ئەمە ئەو پێودانگە بوو کە ئیسرائیل داینە بۆ ئەوەی هاریکاری بە کارتی غەزا بگات. ئەمانەش زۆرێک لە دەرمان و خوانی تێدا بوو. ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە زۆرێک لە دامەزراوە نێودەوڵەتیەکان بەر لەوەی شەڕی 7 ئۆکتۆبەر دەست پێ بکات. باسییان لەوە دەکرد کە خەڵکێکی زۆر لە کارتی غەزا ڕێژ بێکار بوون، گەیشتبوون نزیکەی 40 بۆ 50% خەڵکەکەی بەدەست بێکاریان دەناڵن. واتە بێکاری لە کارتی غەزا بەڕاستی زۆر بوو، بە تایبەتی لە ڕیزی ئەو کەسانی کە دەرچووی زانکۆ بوون و ڕیزی کرێکاران. کاتێ ئەم شەڕە دەستی پێکرد بارودۆخەکە ئەوەندەی تر خراپ بوو. ئێستا ئێمە باسی ئەوە دەکەین کە هیچ هاریکاریەکیش بە هیچ شێوەیەک ناگەتە غەزا لە ماوەی مانجی یەکەمدا هیچ شتێک نەگەیشتووە. ئینجا دوای ئەو ماوەیە ڕێگە دراوە کە چەند بار هەڵگرێک بێن کە 200 بار هەڵگر بوو لە ڕۆژێکدا هاوکاری مرۆیی بە کارتی غەزا دەگەیەندرا. بەڵام ئێمە باسی 2 ملیۆن کەس دەکەین، باسی 2 ملیۆن و 400 هزار وڵاتی فەڵەستینی دەکەین کە لە کارتی غەزا دەژین. لەسەر ئەو ڕووبەرە کەمەی لە کارتی غەزا کە نزیەکەی 364 کیلومتر. ئەمە یەکێکە لەو شوێنانەی کە زۆرترین سڕی دانیشتوانی تێدایە. ئەم بارودۆخەوەی مرۆڤی لە کارتی غەزا بە شێوەیەکی گشتی خراپتر بوو. ئێستا بارودۆخەکەش خراپترە. بەڕێز بەشارات، هۆکاری کەمی گەیشتنی هاوکاریە مرۆیەکان بۆ غەزا ئەوەیە هاوکاریەکان خۆی ڕێژە و بڕەکەیان کەمەیە ئەوە ئاسەنگ زۆرە لە بەردەم گواستەوە و گەیشتنی هاوکاریەکان. بڵێ سروشتی بابەتەکە ئەوەیە کە ئیسرائیل دەستی بەسەر هەموو شتێک داگرتووە، دەستی بەسەر تەواوی دەواازە ئاوی وشکانەکاندا گرتووە. ئەم دەواازانە کە دەبووە هاریکاری لە ڕێگەیانەوە بە کارتی غەزا بگەێندرێت لە سەرەتای ئەم شەڕەوە دەبووە بەم شێوەیە بێت کە چی ئیسرائیل ڕێی لەوە گرتووە هیچ هاریکاریەک بە کارتی غەزا بگات بەر لەوەی کە خۆی پشکنینی تەواوی بۆ بکات بە گوێرەی ئەو پێودانگانەی کە خۆی داینەوە. هێزەکانی ئیسرائیل دیاری دەکات چەند هاریکاری بگات. ئێستا دوای تێپەڕنی زیاتر لە 3 مانگ هێشتا ئیسرائیل تەنیا ڕێگە بەوە دەدات کە 200 بار هەڵگری هاریکاری مرۆیی بە کارتی غەزا بگات بە شێوەیەکی ڕۆژانە. ئەم بار هەڵگرانش پشکنینی تەواویان بۆ دەکرێت لەلایەن دەسەڵاتی ئیسرائیلەوە و ڕێگە نادرێت هەموو پێداویستی سەرەکیەکان بێنە نێو کارتەکەوە. ئەمە لەلایەکی دیکەوە ئیسرائیل لە ڕێگەی ئۆپەراسیۆن و هەڵکوتانە سەر کارتی غەزا کە بە شێوەی منهەجی ئەم کارە دەکات ئەوڵی داوە کە زیاتر لە شوێنێک وێران بکات. سەبارەت بە کارتی کشتتوکاڵی بەرلام شتێک کارتی کشتتوکاڵی بە تاوی وێران بۆ لە کارتی غەزای شتێکی لێ نەماوەتەوە. ڕاوکردن بە هەمان شێوە ئێستا ڕێگە بەوە نادا کە هیچ کەسێک ڕاو بکات وەکو ڕاوی ماسی و هەروەها تۆڕی ئاو و ڕێڕەوەکانی ئاوڕۆ بیرەکانی ئاو بە تەواوی وێران کراون. ئەمە خەڵکی غەزای ناچار کردووە کە ئاوی دەریا بخۆنەوە بەبێ ئەوەی چارەسەر بکرێ و پاک بکرێتەوە. ئەمە نەخۆشی زۆر لە نێوکارتی غەزا بڵاو کردوێتەوە لە نێو خەڵکیدا. ئەمە بخەرە پاڵ ئەوەی کە خزمەتگوزاریەکانی کارەبا و تۆڕی کارە باش بە شێوەیەکی تەواو وێران کراوە و بە هەمان شێوە شتێکی لێ نەماوەتەوە. نەخۆشخانەکان زۆربەیان لە کارتی تەندروستی لە خزمەت دەرچوون. تەنیا چەند نەخۆشخانەیەکی کەم هەن لە باشووری غەزا ئەوانیش ناتوانن خزمەتگوزاری تەواو پێشکەش بکەن. بەڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی زولێزی دنیا کەمتر خەمن لە ئاسگەیشتنی هاوکاری مرۆیی بە غەزا یاخود نا؟
بەڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتی کەمتەرخەم بووە کەمتەرخەمی هەرە گەورە لە ئەستۆی ئەوانە چونکە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەیانتوانی کە فشار لە ئیسرائیل بکات و ئەوەی بەسەردا بسەپێنێت کاریکاری مرۆیی بە کارتی غەزە بگات بە تایبەتی لە ژێر سایەی ئەم بارودۆخە مرۆییەی کە ئێمە لەسەر ئاستی جیهان شتی وامان نەبینیوە شەڕەکە ژار بەردەوامە ئەمە لەلایەکی دیکە نەبوونی توانە لەلایەن دامەزراوە نێودەوڵەتیەکان بۆ فشار لە ئیسرائیل بکەن هاریکاری بە کارتی غەزە بکات مەترسی دروست کردووە مەجگە لەوەی لە مانگی ڕابردوو لە ئەنجومەنی ئاسایش بڕیارێک دەرچووە دەبوایە ئەو بڕیارە جێبەجێ کرا بووایە دەبوایە ژمارەی هاریکاری مرۆیی بۆ کارتی غەزە زیاتر کرا بووە بەرەم تاکو ئەم ساتێک ئێمە قسەی تێدا دەکەین میکانیزمی هاتنی ئەو هاریکاری مرۆیانە بۆ کارتی غەزە دیاری نەکرا وەزیری دەرەوەی ئەمریکا بلینکن کە ئێستا لە سەرداندا بۆ ناوچەکە دوێنێ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە تەلەڤیڤ گوتی ڕێکەوتنێکی بۆ ئەوەی دەستەیەکی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان پێک بهێنرێت بۆ ئەوەی پرۆگرام دابنێن بۆ گەیانی هاوکاری بە کارتی غەزە بەڵام ئەم شتە تاکو ئەم ساتە هیچی جێبەجێ نەکراوە و ئامرازەکانی دیاری نەکراون بە هەمان شێوەش میکانیزمەکانی بۆیە تاکو ئەم شتانە جێبەجێ نەکرێن لەسەر زمینی واقعدا و زیادنەکردنی ڕێژەی هاریکاریەکان بۆ کارتی غەزە چ لە ڕووی هاریکاری مرۆیی چ کارتی تەندروستی بارودۆخەکە خراپتر دەبێت و کارەساتەکە ئەوەندەی دیکە گەورە دەبێت زۆر ئاماژەش هەن بۆ ئەوەی کە دەگوترێت زۆربەی منداڵانی غەزە ئێستا بەدەست بەدخۆراکیەوە دەناڵێنن نەخۆشی لەلایەکی دیکە بڵاو بۆتەوە چەندین پەتاو نەخۆشی جیاواز ئەمە جگە لەوەی زیاتر لە 500 یاخود ببورن زیاتر لە 50,000 ژنی دووگیان لە بارودۆخێکی زۆر سەختدان ئەمانە بارودۆخیان چۆن دەبێت؟ بەڵێ بەڕێز سلەیمان بەشارات بەڕێوەبەری سەنتەری یبوس بۆ توێژینەوە شارەزای کاروباری فەڵەستین و ئیسرائیل لە ڕامەڵاوە لەگەڵماندا بۆی سوپاس.